بەهۆی خەرج نەکردنی پارە بۆیان لە دوای 2014 تاوەکو ئێستا زیاتر لە 1100 بەڵێندەر لە سنووری سلێمانی و لە پارێزەکانی دیکەش مایە پوچ بوون یان وازیان لە کارەکانیان هێناوە. پاساوی حکومەتیش بۆ دەست بە سەراگرتنی پارەی بەڵێندەران نەبوونی پارە بۆ لە بانکەکانی. دوای ئەوەی دوێنێ ئێمە ڕۆژی دووشەمە کۆبوونەوەیەکمان ساز کرد لە یەکێتی بەڵێندەران لەگەڵ بەڵێندەرانە لەسەر کێشەی ئەو کێشەی کە لە ساڵی 2014 تا ئێستا بەرۆکی بەڵێندەری گرتووە و خەرج نەکردنی پارە و خطاب زەمان و تەمینات. بۆ خەرج نەکردنی پارەکانی 2014 ئەوەی کە باسمان کرد خەرجکردنی تەمینات و خطاب زەمانە دووشتی جیاوازە. ئەو خەرج نەکردنی پارەی 2014 تا ئێستا پرۆژەکان کتابێکیان پیشانداین کە لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتووە کە ئەڵێ ئەو کۆمپانیانەی بەڵێننامەیان پڕ کردوێتەوە بۆ خستنە سەر چەکەکە بەپێی ئەو بەڵێننامەیە بۆ سەر حسابەکە نابێ وەری بگری کە بەڵێننامەیەکی تا بڵێ خێر قانونی و ناقانونیە کتابێکیان پیشانداین کە هاتووە ئەڵێ بە هیچ شوێک ئەو پارەی سەرف نەکرێت. ئێمە نووساوێک دەکەین ئەمڕۆ بۆ ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی دارایی کە ئەو بەڵێننامەیە کە داومانە بە هیچ شێوەیە قانونی نییە چونکە ئێمە 2014 بەڵێننامەمان داوە 2017 کتاباتوە ئەڵێ چەکی بەڵێننامە سەرف نەکرێت. ژمارەیەک بەڵێندەر هاتنە بەردەم بانکی هەرێم لە سلێمانی دەڵێن پارە لەسەر حیساب بانکیان هەیە بەڵام حکومەت بۆیان خەرج ناکات و پارەکانیان ڕاگیراوە. گرفتێکی دیکەشیان ئەوەیە زۆربیان بۆ دانەوەی قەرزەکانیان ماڵ مڵکیان فرۆشتووە تا قەرزی دوکان و شوێنە بازرگانیەکانی پێ بدەنەوە. شخصی خۆم لە 2007 چێکمان کردووە چێکە نامدێتە پارەکەم نایە دوو کەڕە سلفل لە سابیسیان نایە بیدایی تێگە ئیتر وەستا نامانە نییە ئیشەکە تەواو بوو ئیستلامی کردووە لە هەز هەم عالەم و کوڕی دنیا چەکێ بێکە ڕەسیدی نەبێ حکمی هەیە. دوایەوە من ئەو ئیشەی من ئەگەر چەند ڕۆژ تاخیر وە ئەوە نە خەرامەکەتان لێ نەئەفەنم ئەی باش توش پارەکە تاخیرە بێ نابێ خەرامەکەی من بیت با بە خەرامەکەم نابێنە پارەکە من بەرێ دوای 8 ساڵ. وڵای قوربان گیانی ئێمە لە ئێرانە گردوینەتەوە بۆ ئەوەی کە داوای مافی خۆمانەکەین. ئێمە لە ئێرانە ئیشەکانمان بۆ تەواو کردوون تەماشاکەی ئێستا لە ئاخیر کۆتایی سلفەی منایە کە لە 2012ەوە خەریکی ئەم ئیشین ئێستا داوای خطاب زەمانەکە کە دە خطاب زەمان لە ئاخیر کۆتایی سلفایە بە پارە ئەکرێ خطاب زەمان 1 دینار پێ نییە کە بچم خطاب زەمانەکەی بۆکەم باشەکە من ئیشەکەم تەواو بووە چی پێویستێکی بە خطاب زەمان هەیە. بە حیاتی ئیشی مقاولاتم نەکردۆ نەچم زانێ مقاولات چییە بەڕاستی ئەگەر بەمزانەیە وایە هەموو سلێمانی کوردایە بەناو منەوە میشەم ناکرد. مایە پوچبوونی بەڵێندەران و بێکاری و سەرهەڵدانی قەیرانی دارایی و نەبوونی متمانەی هاوڵاتیان بەدام و دەستگاکان و حکومەت و ڕێگری و بەربەست لە بەردەمکار و کەسابەتی هاوڵاتیان و باج ڕسوماتی زۆر پەلوپۆی خەڵکی شکاندووە. حکومەت و دەسەڵاتدارانی دوو حیزبی باڵادەست لە ماوەی تەمەنی حکمڕانیان لە جێگەی باشترکردنی ژیانی خەڵک تەنیا بیریان لە خۆدەوڵەمەندکردن کردوتەوە و لەسەر حیسابی هاوڵاتیان خۆیان پێگەیاندووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.